سڵاوتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لە بەرنامەیەکی دیکەی ئەستاتیکاوە هاتمەوە وڵاتان. ئەستاتیکا هەمیشە هەڵیاوە بگەڕێت بە شوێن دەستەماندوەکان و کەسە دەسۆزەکان کە لە ڕابردوو لە ئەم ڕۆژدا هەوڵ دەدەن خزمەت بە کورد و کوردستان بکەن. هەریەکەو لە بوارێک و هەریەکەو لە ڕوانگە و هەریەکەو لە ڕەنگێک هەوڵ دەدەن کوردستان سەرخەن. ئەمڕۆ لەگەڵ هونەرمەندێکی دیار، کەسایەتێکی دیار کە ئەزمونێکی باشی هونەری لە ڕابردوودا هەم لە هەرێمی کوردستان، هەم لە عێراق، هەم لە ئیتالیا وڵاتەکانی دیکە توانیوێتی خزمەتێکی باش بە هونەری پەیکەردسازی و پەیکەرتاشی بکات. ئەویش مامۆستادارە حەمە سەعید کە لە ئەمڕۆی بەرنامەی ئەستاتیکاوە لەگەڵمانەوە دەچینە نێو وێزگەکانی تەمەنی جەنابیانەوە. مامۆستای بەڕێست، سپاس بۆ بەڕێستان کە دەرگات ئاوەڵا کرد و بتوانین لەم بەرنامەیەوە لەگەڵ بەڕێستانە گفتوگۆ بکەین. سپاسانەکەم، سپاس بۆ بەڕێزی شتانەکەمە بۆ ستافەکان، ستافە جوانەکە شتانەکەم و حەزەکەم ئەم بەرنامە هونەریانە هەر لەرەو پێش و زیاتر و زیاتر. سپاس بۆ جەنابتان. مامۆستا، من هەمیشە لە بەرنامەکاندا مەبەستێکم هەیە ئەو کەسە سەرکەوتوانە دێنە نێو ئەم بەرنامەیەوە کە ئەزمونێک و قاڵبووی کارەکەی خۆیانن و بێگومان لێرە و لەوێ چەندین گەنجمان هەن کە دادەنیشن بە دیارم بەرنامەوە یا لە نێو خێزانەکاندا دەیانەوێت دیوی شاراوەی کەسایەتەکان بزانن. دەمەوێت ئەو دیوە شاراوەیە کە لە مناڵی جەنابتانە هەیە هەندێکمان بۆ باسکەیت. وەڵڵاهی من وەکو هونەرمەندێک با بڵێن لە مناڵیشەوە عنی ئەوسا زروفی بڵێن چلەکان و پەنجاکان بارودۆخی بڵێن سلەیمانی یان بارودۆخی عێراق تێگەی زۆر بارودۆخێکی هونەری نەبوو، زیاتر مەسەلە ئەوەی کە زاڵ بووە بەسەر ئەو فترەیە هەندێ دابوونەریتی با بڵێن هەم کوردەواری زیاتر و هەم ئاینی و ئەو شتانە زاڵ بووە بەسەر بیر و باوەڕی خەڵکەکە و گەنجان و بەتایبەتی مناڵان و ئەمانە. ئیتر من لە جەوێکی ئاوا بڵێن پێگەیشتوم، خەڵکەکە زۆر سادە و ساکار بووە تێگەی ڕۆشنبیری ئەوسا لە لای لەوانێت چەند کەسێک بێ بە پەنجەی دەستین ژمێرا بێ تێگەین جۆرە هین مەکتەب و شتیوا زۆر زۆر کەم بوو لە عنی سلەیمانی لەوانەیە 6 مەکتەبی تیا بوو بێ هینی سەرەتایی یان ناوەندی یاگان دووسێ ناوەندی تیا بوو، یەک سانەوی تیا بوو، سانە یعنی دوا ناوەندی سلەیمانی ئەوەی بە هینی منابێ ئەگەر غەڵەت نەبم. ئیتر پێش خۆشم بەخوا هەندێک هین هەبووە، هەندێک قوتابخانە هەبوو بە زیاتر قوتابخانەکان بڵێن زۆر ینی لە دامەزراندن نابوون تێگەی مەکتەبی فەیسەڵێ و عەبدولیلا و ئەم نوع مەکتەبانەش هەبووە کە زیاتر بۆ یاخێکی بڵێن ئاینیە ئەو شتانەی زیاتر زاڵ بووە بەسەریان. کاریگەری لەسەر ئیشی جەنابتان هەبوو وەکو خەون و خەیاڵەکە؟ وەڵڵاهی لەسەر شخصی خۆم ڕاستەوخۆ نەبووە، بەڵام لەسەر هونەر هەبووە دیارەکە تۆ لە بارودۆخێکە گەورە بیت، بارودۆخێکی بڵێن تۆزە شەرمنانە بێ یان تۆزێک بڵێن سەرەتایی بێ تێگەی شارەکە ژەوەنگە نییە، ینی لە شاری سلێمانی ژەمەنگە نییە کە دروست بووە، یعنی پچڕانێکمان هەیە لەگەڵ شارستانێک کۆنەکانە، یعنی لەبەر ئەوە ئەو پچڕانە وای کردو کە ئەو کاتە کاتێکی با بڵێن سادە و ساکار بوو بێ، لەگەڵیشە زانست و هونەرە هەروەها سادە و ساکار بووە. باشە مامۆستا، پرسیار لەو کاتەوە دروست دەبێت وەکو حەزی مناڵیت ئەم حەزت هەڵبژارد یاخود وەکو خوێندن و مەنهەجەکە ئەمەیان؟ بەڵێ هەروەکو باسم کرد وەکو حەزی مناڵی ئەو شتە هەر نەبووە، ینی لە بارودۆخەکە شانە بووە ئیلا چەند کەسێک نەبێ توزانم جۆرە ئارزوویەکی شخصی خۆی هەبووە، بەس من ئەو شتە لە مناڵی ما دروست نازانم دروست بووە، کەس نازانێت. کاریگەری کەست لەسەر بوو مامۆستا؟ کاریگەری ناتوانیت، چکە من هیچ نەبووم لەبەرەوە کاریگەری ناتوانم بڵێم وەڵا هونەرەکەم وا بۆ فڵان کەس، بەس کۆمەڵێ برادەر بووین مەسەلا حەزمان بە هونەر بوو تێگەی ئەوسا ئەگەر ڕسمێکی دەستکردمان بدیە
یا پەیکەرێک لە ڕۆژنامەیەکی کۆنایان لە کتێبێکی بێگانە لەو شتانە دروستمانەکردەوە حەزمان بۆ بوو حەزەکە ئیتر نازانەوە ئەو حەزە چۆن دروست دەبێ ینی شازە لە تەمەنی منداڵیدا بۆ نمونە لای ئێمە هەبوو جاران دەچوینە خولی هاوینەوە لە خولی هاوینەیە زۆرجار بەشێک هەبوو بەشی وێنەکێشان بوو بۆ نمونە بەشی وێنەکێشان و بەشی سەرتاشی و بەشی دارتاشی بوو ئەم بەشانی تیا بوو بەس هەبوو هونەرەکەی هەڵدەبژات بەشی وێنەکێشان و خەتاتی هەڵدەبژات ئێوە مامۆستاتان نەبوو بە مناڵی ئەوە ئەگەڕێتەوە بۆ تقریبان ساڵی ئەوەی جەنابدە فەرمووی هەفتاکان و دوای هەفتاکان نەوەدەکانی تا نەوەدەکانیش بەڵام پێشتر ئەو دەورە شتانە نەوەڵان نەبوو ئێستش دەورە ئەبێ زۆر هەبێ یعنی من هەر تێزاروان بەسەر مایە دەڵێم ئەقە تۆ هەندێ مناڵ بچێت دەورە بخوێنێ ئەگەر توانای هەبێ یعنی زۆر پەروەردەکە بە دەورە بێ نەک لە مەکتەبە بەڕاستی مەکتەب لە هەندێشتا لە هەندێک پرۆگرامە و هەم پرۆگرامە کۆنانە مێشتی مناڵ هینەکە تۆزێک لە چوارچێوەیەنێ تێگەی بە ئاڕاستەیەکە ئایباکە ئەو مناڵە تۆزێک ینی دوورە لە داهێنان و لە بیرکردنەوە بە تایبەتی کە گرنگە بۆ بیرکردنەوەی تیانە زیاتر تووتی شتێکە پێڵێت تۆ ئەیڵێیتەوە فێریێبی ئەوە بەرهەمی خەڵکی ترە تۆ فێریێبیەوە شتێکی خراپ نییە بەڵام تۆ خۆت بیر بکەیتەوە مەسەلا هونەر زیاکەی دەرسی زانستی زیاکەی دەرسی بیرکاری کە بیر بکاتەوە زیاییکەی ئەم شتان وەرزش زیاکە ئەمانە کە زیاد کرد ئەو مناڵە هەست بە خۆشی و ئازادی عقلی باشتر دەبێت عقلی گەشەکردنی عقلی سەداسەد زیاتر دەبێت ئەمە نییە مامەستا باشە خاڵێکی دیکە هەیە لەوانەیە هەندێک وەسیلە و هەندێک پێشکەوتن و هەندێک تەکنەلۆژیا لێستەدا کاراسانیان بۆ ئەم هونەری جەنابتان کرد بێت بەڵێ هەر زۆر وانە یعنی دەرفەتی باشتری بۆ گەنجەکان زۆر باش لە ئێستا خر بۆیە ئەڵێم دەورات ببینی یعنی هەر بە ئینتەرنێت بەز نەبێ ینی کەسانی شارەزایان هەیە مەسەلا لە شارەکە یان لە وڵاتەکە دەورە و شتەکەنەوە ئەوە ئەبێ مناڵ گەنج ئاگاداری ئەوانە بێ ینی بڵین بچێ بەشداری بکە مەسەلا دەورەی ئینگلیزی هەیە دەورەی مەسا جمناسیک هەیە دەورەی هونەری هەیە مامۆستا بەدەر لەوە ژیانی ئێستا دەورەی کە هەیە دەتوانی بە ئۆنلاین ئەم دەورانە با بڵین بۆ خۆت بەشداری تیان بکەیت جاران تو وەکو دەڵێت شارێک بۆ شارێک دەبڕی بۆی فێری هونەرێک بیت بەس ئێستا بۆ ئۆنلاین هونەرەکە هاتوۆتە ماڵتەوە فێرت دەکات وە پێشت دەڵێ ئەم پێداویستیانە و پێویستە پێش ئەوەی کە دەورەکە بوترێتەوە بۆ ئۆنلاین ئێمە دەتوانی فێرت بکەین ئەمە شێکێک نییە لە سوودەکانی تەکنۆلۆژیا و پەرەپێدانی هونەرەکە وەکو باسم کرد کە ئەم دەورانە هەیە یەکێ لەو دەورانە مەسەکەوتم وەرزش و هونەروانە یەکێ لەو دەورانە دەورەکانی ئینتەرنێتە یعنی مناڵ بابەوە ینی ئەم قسەیەژەکەم نەخەڵەتێ بڵێ من ئەوە ئەزانم و خۆم فێریە بم نە کەسێک هەیە لەو شتا شارەزایی هەبێت تۆ هەوڵ بە دوایە بگەڕێ لەویش شتێک فێر بە تەجروبە چکە بەڕاستی لەم ژیانە هەرێکەمان جۆرە تەجروبەیەکی لەلایە هەوڵ بێ ئەو تەجروبانە شوێربی اینجا ئێستا ئینتەرنێت پێیا بووە ئێمە مامۆستامان زۆر بووە جاران بە پەنجەی دەست مامۆستاکانان ئێستا ئاواکەی مامۆستایەکی عەبقەری دروست دەبێت چکە ئێمە جاران ئەو شتانەمان پێ نەیەگەیشت مامۆستاسە زیرەکی دەستکرد بۆ خۆشی مامۆستایەکە بەڵێ یا مەسەلا AI هەیە کە ئەمە زیرەکی دەستکردە مەسەلا شتەکانە داهاتێ هەر شتی خۆتە بەڵامی خۆت نییە بەتەنها هیمەلایینی وەکو تۆ کۆ بۆتەوە کۆیان کردوتەوە لەمانە هەمووی شەنوکەوەکە و ئەیاتە بە پوختی یاتە دەسن ئەڵێ ئەم جۆرە هونەرە شەیە مەسایە ئەم جۆرە زانستە شەیە مامەسا من لە ئیدا سەرنجی شتێکم ماوە وەکۆی کە هەندێک جار دەکەومە ئەو قسەکردنی ئایەوە یعنی قسە لەگەڵ ئایە دەکەم وەڵامم دەداتەوە ئەتەکێتی ئای زۆر جوانە نازانم سەتفۆتان کردوێ یانە فێری ئەدەبت دەکات فێری وەڵامدانەوە دەکات با بڵێن چۆنیەتی وەڵامدانەوە چۆنیەتی مامەڵەکردن و چۆنیەتی وەسفدانی کەسایەتیەک کە چۆن دانیشێت چۆن ڕەفتارەکات چۆن بێوێ قسە بکات چۆن وەکو ئێمە کە ئێستا دانیشن چۆن بمانەوێت دەست بجوڵێنین ئەمەش بەشێک نییە لە پەروەردەیەکی باشی AI هەرچەنە AI شتێکی دەستکردە دروستکراوە
بەس هەندێک جار لەو بەلا ڕێدابردنەی کۆمەڵگە کە هەندێک جار لێرە و لێوە دروست دەبێت باشترە. بەڵێ خۆی کە ئای جواب بداتەوانێ ینی جوابی لەوانەیە ملیۆنێ کەسە بۆ پوختە بکە تۆ لێرا زیرەکی تۆ لەوا دەرەکەوێت تۆ چیت ئەوێ لەو وەڵامانە و کام وەڵامە هەڵە بژێری ئەجینا لەوانەیە بە دوای چیاگەڕ چیت ئەوێ مەقسەدم لە چی بە دوای چیاگەڕێ چکە لەوانەیە وەڵامی باتەوە وەڵامە خراپەکانیش پێڵێەوە ئەڵێ ئەمە شێ ئەوە شێت ئەینجا تۆ باشەکان لە هەموو حاڵەتەکە ئەبێت تۆ ڕۆشنبیریەکە هەبێ بەڕاستی ئەبێ خوێندنەوە هەبێ بۆی بتانی بزانی کامە هەڵەبژێری ئەوەی کە تۆ ئەتەوێت چییە اینجا لەو کاتە زیرەکی دەستکرد یارمەتیدا ئەجینا زیرەکی دەستکرد بەس شتەکانی بۆ خاتە بەڕۆڵێ ئەمانە هەیە تۆ هەڵی بژێرە ئەو هەڵبژاردنە پێویستی بە زیرەکی تۆ باشە. مامەستا من زیاتر چوونە نێو بابەتی زیرەکی دەستکرد و ئایەوە مەبەستەکەم لەوەدایە کە ئێمە دەتوانین لە ڕووی کارەکەی جەنابتان و لە ڕووی پێشکەوتنی ئەقلی و پێگەیاندنی گەنج و نەوەیەکی باش بۆ ئایندە دەتوانین سوود لەم شتانە وەرگین وانە پەرەی زیاتر بە خۆمان بین وە کۆمەڵگەیەکی هۆشیار و مەدەنی و مۆدرن و چاوکراوە دروستکەین. ئەمەش گرنگ نییە؟ ئەمە زۆر گرنگە تۆ لەو وتوێژەی کە لەگەڵ ئایە کە یان ئەو بەرهەمانەی کە ئای ئەداتێت تێگەی لێ هەڵەبژێری ئەمە خۆی لە خۆیان پێشکەوتنێکە ئەچێتە هەموو ماڵێکەوە ئەو کەسەی ئایە ئەو کەسەی دوو لە ڕووتان باشە یان ئەو کەسەی کە خراپە ئەو کەسەی کە زیرەکە یان نازیرەکە ئەتوانێت شتی لێوەرگێ بەس ئەکەوێتە سەر حەز و ئارەزووی ئەو کەسە کە چ شتێکی ئەوێ و چی وەرەگرێ ئەخواخرەمە گرنگە با تا ئێوارە مەسەلا ئەو پەروەردەیەکی باش بکە و جوابی باش باتەوە تۆ لی وەرەگری شتێک وەرەگری بەڵام ئەگەر خۆت بە دوای شتێکا بگەڕێ و بە ئەو شتە داوا بکەی لەوە یعنی تەقینەوەیکی گەورە لە مێشکتا بێت. باشە مامۆستا چەندین قوتابیت هەبوون لە ڕابردوودا ئێستا قوتابەکانی پێگەشتون لەسەر هەمان ڕێچکەی جەنابەت بەردەوامن بەخوا ئەوەی کە من دەرسم پێوتون یعنی نەڵێم بە دەمی خۆم زۆربیان دیارن کەسایەتی دیارن و بەردەوامیشن لە ئیشەکە تێگەی چکە شەد نییە زۆربەی هەموو مامۆسایەک بتوانێت خوێنکار پێ بگەێنێ. اینجا من ئوسلوبی من چۆن بۆ لەگەڵ خوێنکارە خوێنکارم وەکو بڵین وەکو بەشدارێک وەکو شەریکێکی خۆم وەکو یارمەتی دەرێکی خۆم و منیش یارمەتی ئەو بەم شێوەیە مەسەلا هاتووم پەروەردەم کردووە لەبەر ئەوە کەسەکە ئازاد بۆ هەستی بەبوونی خۆی کردووە وام لێ نەکردو من وەکو تووتی ئەوە وا بڵێ ئەوە قەتی سماو بێت شتم ماوە تێ شتیشم لێ وەرگرتووە بۆ شتم لێ وەرگرتووە و گەنجێکە. مامۆستا چۆن یعنی شت وەرگرتن چۆنە هەرگیز بووە مامۆستا شت لە قوتابێکی چیت لێ قوتابێکە زۆر شتم لێ وەرگرتووە مەسا یارمەتیان نام بۆ ئیشکردن مەسا ئەو ئامادەکردن خواردکردنەوەی شیشێگەمە ئەمە یارمەتیە نەسەکە وا بڵێم ئەوەی لە بەردەم دکتۆرێکدا لە بەردەست دکتۆرێکدا جم و جوڵ دەکات یا پێداویستیەکی دکتۆرەکە دەهێنێت لەوانەیە بەشێکی سەرنجدانەکە ئەویش بکاتەوە بە دکتۆرێکی باش لە ئایندەدا. خۆی دکتۆر تەمان کارێکی زۆر جوان و پیرۆز دەکەن بەس مەبەستم بۆ کارەکەی جەنابتانە قەینا دکتۆرەکەش ئەگەر بێت و وا هەز نەکاکە چکە هەموو ئینسانێ لە ئینسانێ جیاوازترە هەوڵبا لە هەموو نەخۆشێک دەستێک وەربگرێ ئەمە بە لەما پێشەکە یعنی لەو عملیاتە و لەو نەشتەرگەریە جار بەجار سیرەکەی کەسێ لە کەسێکی کە جیاترە یان کەسێکەیە مەسەلا شتێکی نەوعێکە لەوە شتێکی تازە وەرەگرێ بەردەوام ئەو دکتۆرە لە پێشکەوتنابێ عینی شت ئێمەش سیرەکەی جارێ وا هەیە بڕوا ناکەم یعنی نابێ خوێنکار لە مامۆستاهینتر بێ یان زیرەکتر بێ یا زیاتر بزانێ بە حکمی تەجروبە چکەمە ئەم شتانە بە تەجروبەیە بەین نایە تێگەی ئێستا خوێنکار نابێت زیرەکتر بێ لە مامۆستاکەی ئەبێ ئەوە مامۆستانێ من ناوی نابم بە مامۆستا ئەگەر زیرەکتر بێ ئەگەر زیرەکتریش بێ هەندێک شتی پێیە ناتەواوە. باشە مامۆستا بۆ نمونە ئەو پەیکردسازیەی کە لە ساڵەکانی هەفتاکاندا دەکرێت ئێستا بە شێوەیەکی شارستانی تر و پێشکەوتوتر نەهاتۆتەوە مەیدانەکە
قوربان ئەم شتانە پەیوەندی بە چیەوە هەیە ئەم شتانە هەمووی بە شێوەیەکی ئێستا ئێمە دەردی تۆ پرسیارەکە فەرموو دکتۆرەکان هونەرمەندەکان پێویستمان هەمووی بە دەورەیە بچین لە وڵاتانی پێ بچین لە چین مەسەلا دەورە ببینین ئەم مادە کیمیایانە تازانە چییە؟ تۆ قوڕێگەکەی پێویست ناکە قاڵبی بۆرەکی بۆ بکەیت سیلیکۆنێ قاڵبی تێگریت سیرەکەی ئیشەکەدا بەدەسەوانێ ئەمانە بەڵام ئەم سیلیکۆنە ئەبێت تۆ لە وڵاتێکە بی کە بە حازری لە بازار ڕابچی دەستەکە نەک بیکڕی ئەکسپایر بێ و ئیشەکەش سەقەت بێ ئیشەکە جاری وایە ساڵێکە ئیشی تیاکەی تۆ بەو مادەدایە بۆ دایە پۆشی سێرەکەی مادەکە ئەکسپایرەیان ئەوە نییەکە بەڵام ئەگەر لە وڵاتی کابی بە هەزارەها مەوادی کیمیاییان هەبێ و تۆ هەمووی شارەزابی دەورەی تیا ببینی سیرەکەی ئیشەکە زۆر بە ئاسانی ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشە ڕاتێ یەگەی وە ئەبێ ئیتر لە وڵاتە بێ ئەم شتانە دەستەبەر بکرێ بەڕاستی لە خۆرێمی کوردستاندا هەیە ئەو شتانە وەڵی هەش بێ ئەوە نییە مەساڵە وەڵام بڕۆ لە جێتمۆحی ئێوەدایە لە جێتمۆحانێ ئەگەر هەش بێ تۆ سقە پێینی ئەڵێ لەوانەیە ئەمە ئەکسبار بێ بە بەدهینێکەوەیکەی چکە مەعامیل و شەریکاتمان نییە ئەگەر مەعامیلی زۆر هەبێ ئەو مەعامیلانە پێویستی ڕۆژانیان پێ بەڵام هونەرمەندەکە دایمە پێویستی پێ نییە مەسا لە ساڵێکا دوسێ جارێک هونەرمەند پێویستی بۆ مەوادەی بۆ قاڵبەکە ئەبێ بچی بە حازری هەبێت و ئەکسپایریش نەبێت مادەکەش مادەیەکی کوالیتی بێ بەڕاستی کەواتە مامۆستا ئێستا تەنها کێشە لە هەندێک شتی کەیان نییە لە کارە هونەرەکەی ئێوەشدا کێشە هەیە هەمووی دە هەموو کێشە هەیە کەوتە زانست کەوتە هونەر و زانست و وەرزش و ئەمانە هەریەکەیان پێداویستی خۆی هەیە ئەو پێداویستیانە ئەگەر بێت و لە جێتمۆحی تۆیان نەبێت جێتموحانە بێ عنی شتەکە ئەوەستی دادانیشت سیرەکەی هەفتەیە تێپەڕیوە ساڵێ تێپەڕیوە ئەوە ینی لە دایەنان کە مامۆستا با هەر پرسیاری شتێ بکەم کە زۆر جار لە کاری جەنابتانە لە پەیکەرسازیە وەستاوی بە دیار پەیکەرێکەوە کە تموحەکەی تۆی نەپێکاوە یا ڕەنگێکی تۆی نەداوە بەڵێ تۆ جاری وایە ئیشێگەکەی بڵین ئەو ئیشە لە هینی قوڕایە لە حاڵەتی قوڕایە تێگەی زۆر مەواد هەیە کە ئەتوێ بچی مەسە لەو دیوە ئیش بکەی ناتوانانی مەوادی لە بەردەستانیە مەوادێک نییە داینی ئیشی قوڕی بهین ببێ خۆت خەمی بینن نەبێ خەمی مەسەلە قاڵ بوشتن نەبێ ئێستا خەمێکی گەورەیە قاڵە بۆ ئێمە ئێستا من دەستێک ناتوانم ئاوا بکەم نایکەم چی لێکەم ئادا پاڵیە خەم بۆ پاڵی خەم بۆی لە قاڵ بە ئاسانتر بێت چکە ئەو مەوادانەمان نییە کە بە فڵچە لێ بێ قاڵ بێمەشەوەتە مامۆستا تۆ دەتەوێت دەست بۆ زیاتر لەو دەستە بەریت کە لە بەردەستا تۆ زۆر شت لە مێشتایە بەڵام چیەکەی لای ئەیگۆڕی فکرەکە ئەگۆڕی بۆ بیر لەوەکەی تۆ وەڵام مادم لە کوێ بوو بێم ئەمەیم بکەم ئەبێت ساڵی خەریکم کۆمەڵە یارمەتیم بە نەتا قاڵبی ئەمە دروست دەکەم و ئەینێم بەمەوە و ئەمیش جارێککە لە حیم کەمەوانە ئەوانە نییە اینجا هەندێک جار لەوەش زیاتر مەساپەی کەرساز ئیشەکەکە ئیتر حەقی قاڵبوشتی نییە کەسی کە هەیە شارەزایە بەڵێ فۆرمەتۆریان پێڵێن ئەوەیەتە ماڵەوە ئیشەکە بۆ لە قاڵبەکە و ئەیبا بۆ دەکا بەو مادەی کاتەوێ ئەمانە هەمووی پێشکەوتن یەک پەیوەستە بەویترەوانێ کە ئەمانە نەبوو هونەرمەند ئەبەستی توانێت تۆ بە هەندێک جوڵە و هەندێک جوانکاری کە ناتوانانی بیکەیت ئەمە بێدان بەو شتا ڕێگری لە پێشکەوتنی وڵاتەکەکە ڕێگری لە کاری هوەری دەکات ئێستا بۆ نمونە لە وڵات هەیە لە چین هێڵێم ئەم سارێمەوێ بڵێ ئەمە واسفات و ئەو شتانەیە هەیە ئەوان معمەلیانێ مەسا لێرە و مەسا دووس خوڕماتووە بێ گەورەیە ئەڵێ وەڵای ئێوارە وەرەوانێ تێگەی کارگەی زۆریانێ هەریەکە شتێکەکە و دیزایانی خۆیەکە بۆ ئێوارە سیرەکەی کارەکە تەواو ویستوتە بۆی کرد ئەڵێ وەرە ئەوە تا بیبە ئەوە ئەم شتانە ئێمە نابێ زۆر بڵێن هەر باسی پێشکەوتن بکەین ئەبێ سەیری واقعەکەشمان بکەین کە ئەو شتانە مامۆستا لە بەردەست جەناب تا فرسەت باشتر هەبووە
بە پێوەی کە من سێرچێکم بە بایۆگرافی جەنابتان ناکرد. بایۆگرافی بەڕێستان دەڵێن بەشێکی کارەکانت لە ئیتالیا بووە. ئایا نەتوانیوە تەجروبەی ئیتالیا ئەو کار و پێداویستیانەی کە لەوێ هەن لە کاری پێکردسازیە بۆ خۆتیان فراهەم کرد؟ بەڵێ ئەوە مەسە بۆ نمونە برۆنز من هی نەبوو نەوت بەرامبەر خۆراک لە زانکۆ بووم زانکۆی سلێمانی ئەوانە مەنووسی مەسامە برۆنستوانەوە چییە و جلەکانی چییە و مەوادەکانی چییە بەس کە تۆی یێنی تێرە یارمەتی دەرن نییە یعنی تۆ بە تەنها ناتوانانی کارگەیەک دامەزرێنی و ئەو شتانە بکە ئەوە پێویستی بە مادە هەیە کە تۆ ئەو کارگەیە بە بچووکی دروستکە هەندێ مەواد هەندێ بەرهەمی هینێ هەبێ هەندێ بڵێن بەرهەمە هەبێ کەواتە مامەستا تۆ دەڵێیت ئێمە چەند پشتگیریەکمان دەوێت پشتگیری بەرپرسایەتیمان دەوێت لە هەرێمی کوردستاندا پشتگیری ئەو کەسانەمان دەوێت کە شارەزایەکی باشیان هەبێت و تەجروبەیەکی باشی وڵاتانیان هەبێت جا دەتوانن لەسەر ئەو کارەیش بەڵێ بەڵێ تۆ جاری وایە خەڵکە چێ بۆ وڵاتان لە کشت و کاڵا سەیرەکەی سپۆڕێکی زۆر گەورەی هەیە یا لە طبا دکتۆرێکی زۆر زیرەک و بینە بەڵامێ لێرە ئامێرەکەی نییە مەسەلا ئەبێ ئەمانە یارمەتی بن ئەبێ یەکێکیش بچێت دەورەی بینێرن دەورەی ئەو ئامێرە بەدەستێکی پڕەوە بێتەوە ئامێر بە پرۆژۆر ئەو بەشە بێن یەکیچکە لە بەشێککە یعنی ئەمانە بەڕاستی کاریوێ کارکردنیەوێت بەڵام تۆ خۆت دوور خەیتەوە لە بەرپرسیارەتی هەمووی بیتە دەستێک شەخص ناتوانێت ئەو کەسە ئینسان بڵێن تواناکەی لە سنوورێکە ناتوانانی هەموو شتێ بزانمان مامۆستا وەکو یاسای بەرنامەکەم جارجا وچانێک دەدەم و وچانەکە بۆ شێوەی دەیدەم وەکوی کە بیسەر و بینەر تووشی مەلەل نەکەین لەو گفتوگۆیی کە لەگەڵ بەڕێستانە دەیکەین هەمیشە ئەوەش بەشێک بوون لەوانەی کە گوێتان لە هونەر گرتووە و هونەر بەشێکە لە ئیحساس و هەستی هەر کەسایەتیە کە گوێی بۆ بگرێت مەبەستم هونەری گۆرانی وتنە بۆ جارێک کە لەگەڵ دەنگی هونەرمەندێکە قاڵبیتەوە و پەیکەرسازی بکەیت من بەش بە حاڵی خۆم کە ئیشەکەم گەمە هەندێ ئەنجام یا شەر نێ بیگەمێ بەس ئەزانم کە ئیگەمێ ئیشەکە بە جۆرێک وەرچەرخاو خەریکا بێ بە شتێکی سیر لەوێ پشوویە گەیە مەسا گوێ لە گۆرانێکی مەسەلا کوردیە مەسا حەسەن زیرەکەگرم شەر نییە کە حەسەن زیرەک مامۆسا حەسەن زیرەک خۆی بیڵێتەوە یان گوێ لە گۆرانی عەرەبی کەلسومەگرم بەڵام شەر نییە کەلسوم خۆی بیڵێتەوە کەسانی کە هەن گۆرانی بێش تازایان کردوتەوە ئەو شتانم پێخۆش یەک شتمەوێت وەکو هونەرمەند دەڵێ ئەو خەیاڵی پێی مەستم بۆم ناچێتە نێو چوارچەوەی هەڵبەستم ئێوە دەبێت ئەم هەڵبەستە بکەنە پەیکەرسازیەکەتانەوە وانە گوێ لە دەنگی هونەرمەندێک دەگریت لەگەڵ دەنگی هونەرمەندەکە یا پەیکەرێکت ساز کرد بێت یا بە خەیاڵی بەڵێ هەندێک سار ئەوە ئەڵێن بەس بەخوا من یعنی ئەو شتم توش نەبووە چکە ئەمە زانیاریە نۆلێجە چەند نۆلێج و زانیاری و زانست زێر زۆر بێ ئیشەکە بەرەو زیاترە ڕوا بەڵام تۆ کە بەم زانیاریانە ئەگەیتە ئەنجامێک ئەو ساوەستی حەزەکەی گوێ لە گۆرانیە کەواتە بە ئەمەش گوێ لە گۆرانیەک بگرین حەزت لە دەنگی چه هونەرمەندێکە گوێی لێ بگرین وەڵای کوردیەکان کوردێ شعبیەکانم زۆر زۆر بەس هەموویان هونەرمەندی چاکن ئیشی جوانیان کردووە بەڵامی تر ئەوانەی زیاتر من حەزم لە گۆرانێ بڵین خۆی گوناحە بڵێ فۆلکلۆریش چکە هی شەخصە بەسە زۆر جاری مامۆسا حەسەن زیرەک ئەڵێم گۆرانێکی فۆلکلۆری واژ نییە و خۆی هیلا کرد و خۆی لە کوردیا ئەوە لە عەرەبیەکانیشە حەزم لەوەیە کە حەزم زیاتر لە کەلسومە باشە ئەم من حەزم لە کوردیەکی پوختە چونکە تۆزە کوردایەتی ئەەکەم لەم بەردامەیەدا باش نەک تۆزە لە بوونیەت و ژیانی خۆشما حەزەکەم شتێک بکەین کە خزمەت بە کورد و کوردستان بکات حەزەکەم لە بەرنامەشە شتێکی کوردانە بدەین بە بیسەر و بینەرەکە ئەگەر گوێ بگرین لە گۆرانیەک و دەنگێک چیت پێ باش کوردی وڵای زۆر باشە گۆرانێ ناڵێم گۆرانێ بڵێن میلیەکان گۆرانی هەڵپەڕچێ ئەڵێ گۆرانێکە پێ باشە با ئێمە گەنجەکان کەوینی هەڵپەرچیانەڵێن شتی زۆر زۆر خۆش مامەسا وەڵای هەمووی هونەرمەندەکەم هەمویان مەسەلا چوزانم ئەمانە
بەخوا ناوم بیرەچێتەوە من تۆزێ باشە، وەکو- بەس گەنجەکان هەمویان ێستا لەوانێت شعبیەکانەوەی شتی کێت هەڵپەرچیەوە پێخۆشە بە ئێمە گوێ لەو گۆرانێ بگرین وەڵی ئیتر گەنجەکانێکی چیان هەڵ ببژێرە قەیچێکە گەنجەکان بێت بەڵێ بەڵێ تۆزە ڕوتی ڕوتی هەڵپەرچێ و زەوق و شتانەی تیاابێ زیاتر من هینم بۆ ئەو باش شتانە. ماوەسا کە باسی هەڵپەرکێکرێ عزیزی وەیسیمان بیرەکەوێتەوە یەکسەر بەڵێ بەڵێ وانە ئەوشە ڕوتێکی ئەوەیە وانە بەڵێ ئەی بۆن منە چەندین هونەرمەندمان هەبوون منیش وەکو جەنابتان لەوانەیە لەم دەقەدا ڕوتی ئەو گۆرانی بێژە سرعەتانە یا ڕوتە سرعەتیان بیر نەبێت بەس باشە دەچینە لای گۆرانیە بەڵێ باشە بەڵێ باش پاش وچانێک و دێنەوە لاتان سالدو عادوه أنا رمكوتن مالو آمين شان سالدو عادوه أنا رمكوتن مالو عزيز آواتم برياء من ماش كردم خالو آمين آواتم برياء من ماش كردم خالو وي آمين تقولا كامي ولا كاي من حريرو آمين آمين تقولا كامي ولا كاي من حريرو بغلا سخماكو تكلا ولا ليرو بغلا سخماكو تكلا ولا ليرو آمين آمين تبلا كامي والله كاي من حريره الله الناس معك إخراج النسيم الله الناس معك إخراج النسيم دووبارە سڵاوتان لێبێت مامۆستا هەر لە گوێگرتن لە گۆرانیەکەدا ئێمە گەشتبینی بە جەنابتانەوە دەبینین باشە من زۆر جار دەڵێم بە سیرکردنی کەسێک زۆر جار دەتوانی ناخی بخوێنیتەوە وایە بە گوێگرتن لە کەسێک دەتوانی ناخی بخوێنیتەوە یعنی بە پێشنیارکردنی جەنابیشتان بۆ گۆرانەیەکی ڕتمی سورعەت ڕتمی سەریع با بڵێن بۆمان دەرەکەوێت مامۆستا دەیەوێت گەشتبین بێت گەشتبینی گرنگە لە گوێگرتن لە گۆرانی و لە ژیانکردنە هەر زۆر ڕاستە ئەوە بە ئینسان لە ژیانە مەسەلا بێ گەشتبین بێ مەسا من لەگەڵ خەڵکا ڕۆیشتوم مەسەلایان لە سەفەرایان لە شوێنە دیومە تێگەی ئەی خاتە سەر گۆرانێکی زۆر خەمناک ئەڵێ من حەزەکەم دایمان گوێ لەم گۆرانە من ئەوە بە مێشکمان ناچێ بەڕاستی باشە چکە شەخصێتی من وانەیە تێگەی هونەرمەندە بێ گەشتبین بێ ئەبێ ژیان بین بێ تێگەی گوێ ناتە بار و دۆخی سیاسی و ئاینی و هەندێک کەس کەسەن مەسەلا پرۆگرام پرۆپاگەندە بۆ هەندێک شتی خەمبار و خەمگین مامۆستا من زۆر جار لە بەرنامەکاندا پەیام دەدەم بە بیسەر و بینەرەکە لەسەر ئیزنی جەنابیشتا من پێم باشە پەیامێک بدەم ئەویش ئەوەیە لە مامۆستاوە بۆمان دەردەکەوێت کە ژیان
بەڕای عملی خۆم ینی بەڕای کردداری خۆم واتە گەشتبینی واتە گوێگرتن لەو شتانەی کە دڵخۆشت دەکات نەگە شتانێک کە داد دەڕوخێنێت ئێمە کار لەسەر ئەوە دەکەین کە سۆزی دەرونیەکان کەم بکەینەوە ئەوانەی کە سترێسی دەرونیان هەیە ئەوانەی کە ژیانیان زۆر بە قرس گرتووە پێی دەڵێ وەزع چۆنە وەڵاهی باش نین بۆ باش نیت یعنی ئەگە بیتە سەر وەزع باشی و تەندروست باشەکە هەمومان باشین لەشێکی ساق ژیانێکی باش با بڵێن ڕفتاری باش و خەڵکانێکی باشیشمان دێتە سەرڕێ بەڵام زمان و زارمان بەو شێوەیە ڕاهێناوە کە پێمان بڵێن چۆنیت یەکسەر بە ڕەشبینیەکە جواب دەدەینەوە بۆچی لە نێو ئۆتۆمبیلەکەدا گوێ لە گۆرانەیەکی هەڵپەرکێ و خۆشی ناگریت بۆ بەردەوام گوێ لە گۆرانەیەکی خەمناک دەگریت بۆچی مناڵەکانی فێر کردووە بەردەوام کە گوێ لە گۆرانەیەک دەگرن دەبێ و گۆرانەیە خەمناک بێ مناڵەکەشی بیڵێتەوە لەبەرەوە ئەو کە تۆ کەوتیتە تەمەنێکەوە مناڵەکەش هەر بەو گۆشەگیریە خۆتەوە گۆشکەیت ئەمە پەروەردەی چاک ناڵێن کە لە پەروەردەکردنی مرۆڤایەتی و تاکەکان دابوونی دەبێت من هەمیشە لەگەڵەوەدام بە گۆرانی گرتنێک و بە گوێگرتن لە گۆرانی گرتنێک و لە نێو ئۆتۆمبیلەکەتا لە ماڵەوە هەرچۆن هەیە کەیفێک دروستکە لەگەڵ خێزانەکەدا بە عیبی مەزانە لەگەڵ مناڵەکەدا بە عیبی مەزانە جارجار تیڤەکە بخەرە سەر گۆرانەیەکی سورعەت و دەستیان بگرە و چاک هەڵپەڕە تەنها لە هۆڵەکان و لە کاتی حەفلە و ئاهەنگەکاندا هەڵمەپەڕن جارجار خۆشی بکەن لە ژیانی خۆتاندا و گەشتبینی لە ماڵەکەی خۆتانەوە دروستکەن و ئەو باخچە جوانەی کە پێی دەگوترێ ژیان ئاوی بن و سەوستری کەن و گەشتبینی تیا بڵاوکەنەوە مامۆستا هاوڕای لەگەڵەوەدا قسەکانە زۆر جوان بوو یعنی شتەکانە هەمووی بە پوختی عینی شت جێڕایەوانێ ئیتر ئەوەیە ئینسانیش ئەبێ هەڵوێستیشی هەبێ لە هەمان کاتە مامۆستا ینی من باس لەوەکەم کە تۆ دەچیتە ئاهەنگێکەوە ئارەقی شیر و مۆنەکەیت بەسەر چۆپیگرتن و شەر لەسەر سەر چۆپیەکە دەکەیت بەڵام کە دێتە سەر ئەوەی لە ماڵەوە لەگەڵ خێزانەکە تا دەستی بگریت و هەڵپەڕی بە عیبی دەزانیت بۆ لە هۆڵەکەیە بە عیبی نازانیت بەس لە ماڵەکەی خۆتا بە عیبی ئەزانی بۆ ینی من هەرگی هەمیشە وتومە بۆ شەرم کەین لە خۆشی و دەربڕینەکان و خۆشیکردنەکانی ژیانمان بەڵێ ئەمانە باگراوندی هەیە هەمووی پاشخانی هەیە پێ دەڵێ گوێ لەوە مەگرە کێ پاشخانەکەی دروست کردووە بەخوا ئەگەر پێتان ناخۆش نەبێ ئاین زیاتر بەڵێ ئاین و تا حدێک سیاستێک لەبەرەوەی ئێمە لە وڵاتێکی عەرەبی ئیسلامی ئاژین ئەی بۆ بار تەقلیدیەکە نەڵێن ئێمە تەقلیدین لە ژیانکردن ئاخر بەڵێ ئەمانە ڕاستە بەس پاشخانی هەیە بۆ بێ ئینسانێکی ئێمە تەقلیدی بێ ئینسانێکی مەسەلا وڵاتێکی پێشکەوت و دایمە هینیان بێ ئەم نە ئێمە دایمە زۆر جارە گەڕینە دواوە یعنی کە ئەمانێت چارەسەری شتێ بکەین ئەگەڕینە دواوە بەرەو پێشەوە ناڕۆین جاری کە ژووتومە کە پەتێگە بچڕێ تێگەی نابێ گرێی بیتەوە بێ هەوڵبەی سەرەداوێکی کە بدۆزیتەوانێ لێەوە دەست پێ بکەیت و بەرەو پێش مامۆستا دڵنیام لە هەفتاکان و لە شەستەکان و تا دەگاتە هەشتاکان و نەوەدەکانیش بە تەپڵێکەوە بە زەربێکەوە ڕیزێک پیاوی پیاوماقۆڵی جامانە بەسەر و مشکی بەسەر ڕیزیان دەبەست ئەم سەر بۆ سەر بۆ زەربە هەڵەپەڕین بە گۆرانی دوو هونەرمەند هەلامەیان دەگوت ئەو کاتە هەڵەپەڕین وانە خۆشییانە کرد مامۆستا ئێستا دنیای ئەجیزە و پێداویستی و تێکەڵکردنی دەنگەکانمان هەیە هەر هاوڵاتێکە کەیفی نییە خۆی خۆجاران وەزە خراپتر بوو مامۆستا بەخوا شتەکان لە مێشکە دەردی تۆ فەرمیجاران ئینەکە خراپ بەڵام ئەو هەڵپەرچێ و مەسەلا ڕیزگرتنە زۆر کۆنە یعنی ئەگەڕێتەوە بۆ زمانی مادەکان مەسەلە وڵاتی ئێمە دایمە شایی هەبووە شت هەبووە تێگەی ئەو شاییە ئیلا بۆە مەسا پۆسەویدارە یان مەسەلا تەپڵێک لێبرایە گۆرانی بێژە گۆرانیە وت ئێستا مەسەلا هەندێک هونەرمەند هەیە لە ئێرانەوەی لە سەر جادە گۆرانیڵێ ئێمە پێمان سەیرە یەگەی خۆی ئەو پاشخانێکی زۆر زۆر کۆنی هەیە مامۆستا خوێندنەوە چییە بۆ ئەو هونەرمەندانەی کە لە سەر شەقامەکاندا ئێستا موزیک و گۆرانی ئەوانەت مەسەلا دەفێکی بەدەست و گۆرانیڵێ من یعنی زۆرم پێخۆشە زۆرم پێخۆشە ئازایە کەسێکی زۆر زۆر ئازایە ئێمە شەرمنین بەڕاستی خەڵکی عێراقی زۆر شەرمن کراوە تێگەی مەسەلا هەندێش خەڵکە بینین بە شۆرتەوە گەڕێ ئەوەنێ
گەشتیارەوانە بەڵێ. ئێمە گاڵتەیان پێکەین بەعکسەوە ئێمە ترسنۆکینەوە ئازان ئەتوانێت بە ئارەزوو ترسنۆکین لە چی دامامەسا لەو ناتوانین لە بەریکەین شۆرتەکە ناتوان پێمان عیبە لە بەریکەین ئەو ڕاستە ترسنۆکین لەو شتەی کە پێوترا عیبە عیبە هەمومانی کۆنتترۆل کردووە عیبە هەمومانی بچوو کردووەتەوە عیبە نایەڵێت کە تۆ لە ماڵەکەی خۆت دابیتە دەرەوە ئەزانی مدەیەک پێش ئێستا لەسەر ئەو بازاری ئۆنلاینە کە لە تیکتۆک و تۆڕەکاندا هەیە هەڵایەک دروست بوو بۆچی وەڵا حرام و نابێ بکرێت لەبەرەوە ئەم سەر کابرا کاسپێکەی خۆیەکە وە زۆر جار ئافرەتێکە لەگەڵی هاوکاریەتی وەکو چۆن جاران کە ئەچووی بۆ نمونە بۆ دەستکەنەی نۆک باشە پیاوێک و ژنێک لە تەنیشتی یەکەوە ئەم سەر بۆ وسە دەستکەنەی نۆکیان دەکرد بەعیبیان نەزانی ئێستا دەستکەنەکەی نۆ گۆڕاوە بۆ لایڤێکی تیکتۆک کە بازاری ئۆنلاین و کاسپی پێوە دەکات ئەم عیبە بۆ جاران نەبوو ینی بۆ ئێستا بەم عیبەوە دووبارە هەر بە عیبەکەی جاران بۆ ژیان نەکەین بەڵێ جاران ئاین هەبوو ئێمە ڕێزمانەیە بۆ ئاین خەڵک ئاینیە کرد بەڵێ تێگەی خواپەرستیە کرد ئێستا خواپەرستیەکە هاتۆتە سەر عەرز یعنی بۆ بە سیاسەتێکی ڕوود سەیرەکەی ئافرەتێکی زۆرە بینی بەس چاویان بە دەرەوە ئەمە چییە یعنی باشە مامۆستا پرسیارێکی دیکە کەوتوی باشە مامۆستا زۆر جار لەگەڵ هونەرمەنداندا دەڵێ لە کاتی مەزبووندا ئیلهام و جوڵەی باشترم بۆ دێت چی دەڵێ لەسەرەوە خوا ناڵێ مەرۆکو وتیشم بە ینی گۆرانیەک شت پێ ناڵێ بەڵام نۆلێج پێ بە ئینگلیزی پێڵێن نۆلێج زانیاری و هەبێ لەسەر ئەو شتە زانیارێکەشە بێ بڕۆی خۆت هیلاکەی خۆ ماندوو بکەی ئینجا تۆ شت فێرە بیش بە خوێندنەوە بە مەلا بەولا سعیکردن گەڕان و سعیکردن و کۆشش تۆ شت پێشەخەی شت دەستگیرە بێ بەڵام بەخوا گوێ لە گۆرانیەک بگری پێ و خۆشە هەموو جستەی ژیانە ئەبوژێتەوانە ئەمە بابەتێکی ترە ئەمە ئەوە نییە کە شت پێ بڵێ بە هیچ شێوێ ئەبێ گەشتبین بیخۆ دایمە گەشتبین بکە قەت خۆت ئاواین مەکە بەڵام زانیاریش کۆکەرەوە زانیاریش کۆکەرەوە کە باوەڕ ڕێبێ ئەوەی کە پێ دەڵێ گوێ لەو گۆرانێ دڵتەنگانە بگرە مەبەستێکی سیاسی هەیە مەبەستی هەیە مەبەستی ئەوێت تۆ دایمان گۆشەگیر بیر نەکەیتەوە تێگەیشت بەڵێ بەڵێ بەداخەوە مامۆستا من هەرگیز لەگەڵ ئەو ڕەوتە ژیانکردنیان نیم هەمیشە بۆ بەردامەکانی خۆشم یان تکام لە میوانەکان و لە بیسەر و بینەرەکان کردووە کە گەشتبین بن یعنی ژیان بە گەشتبینیەوە بکەن بەشێکی خۆشی تێپەڕبوونی ساڵەکان و تێپەڕبوونی کاتەکان و تێپەڕبوونی هاوڕەکانیشت و تێپەڕبوونی ئەو تەمەنەی کە هەتە بە گەشتبینیەوە بەڕێکە جوانتر دەمێنیتەوە هەر ئەسڵەن شوبهاندنێ بکەین دارێک بەردەوام خزمەتی بکرێت و بڕانەوە و وەک دەڵێ بە چواردەوریا بڕۆیت تەمەنی درێژتر دەبێت وانە بەس دارێک بە وشکی هەر لە سەرەتاوە خزمەتێ نەکرد ئێم دارە هەر بەبێ کەڵکی دەمێنێتەوە مرۆڤیش هەر هەماشتەکە شوبهاندنەکە بۆ شێوەیە بکەین مامۆستا باسێکی تەمەنی ڕابردوو ئێستا هەرگیز پەشیمان بووی لەو ڕابردووی کە بەڕێت کردووە وەڵڵی من گەیشتمە قۆناغێک خۆشەویستیەکە زیایی کرد بەرامبەر هونەر بەرامبەر بە هونەر سێرم کرد زیایی کرد ناتوانی وازی لێ بێنی کە ئەزانی بەرامبەرەکە ڕۆشنبیر نییە ڕووناکبیر نییە خراوەت لە تەڵەیەکە خراوەتە چوارچێوەیەک و قەفەزێکەوە ناتوانێت لە تۆ تێبگا و ناشێوێت لە تۆ تێبگا زۆر سەیرە نایەوێت لە تۆ تێبگا ئەیتر نازانم مێشکی لای ڕاستێتی یا لای چەپێتی ئەوەش بابەتێکی قوڵە تێگەی کە نووسووە بەڕاستی خەوانویانە نانێت لە هیچ شتێک تێبگەن نانێت لە هیچ ینی تاارە گەشتبینیش بێ هیچ لەمە مۆزوعەکە ناگۆڕێت چکە لە سەر و خۆیەوە قەفەزەکە زۆر قەفەزەکە هەم گەورەترە هەم خۆشی توانای ئەوە نییە لە کونیەکەەوە بڕاتە دەرەوانە خۆرەکە ببینێت مامۆستا تێگەشتن لە کاری جەنابتان لە لای هەر کەسێکەوە گرنگیدانی زیاترە بە کارەکەی بەڕێستان
بۆ نمونە هەندێک کەسەیە تێناگات کە کارەکەی جەنابتان چەند پرۆسە چۆنە تێنەگەشتنەکەیەوە ئاکات کە تۆش بەڵێ ئەوە کێشەیەکی گەورەی کەسی داهێنەرە هەیە گەورەی داهێنەرە داهێنەر خەڵکەکە ناتوانێت لی تێبگا تێگەی تۆ ئیشێکی پیشانە ئیش ئەڵێمە ئیشێکی هوەریە ئەم ئیشە هوەرێت تۆ لەوانەیە 5,000 سەعات دوای ئیشت تیا کردبێ یان دوای کەوتبیت یان گەڕابی بە دوایشتا ئیشێکی شەیە بە نیو سەعات کراوە جیاوازی ناکا لە بینی ئەوە بۆچی چکەمە پەیوەندە بە هوەرمەندەکەەوە خۆ ئەمە هین نییە مەسەلا شتێکی کە نییە بڵێ من ئەمێ پێویست ناکە ئەو لی بزانێ یا لێ نەزانێت تێگەی ئیمکانی لێ بزانێەوە دواشی ناکەوێت بەڵێ مامۆستا لە کارەکەی جەنابتا ئێستا جەنابتان دیارە بەرکەوتنتان لەگەڵ کەسانی کەدا هەبووە لە ڕابردووداوە چەندین هوەرمەندە بوون لەگەڵ بەڕێستانە بەرکەوتنیان هەبووە لە پێش بەرنامەکە باسی مامۆستا ئەحمەد سالار و هەندێک هوەرمەندتان کرد ئەوان لەوانەیە کارە هوەریەکەیان ڕێچکەیەک و ڕێگەیەکی جیاوازتر بێت لە ئێوە باشە بەزە لە چوارچەوەی هوەردایە تەجروبەتان لێ وەرگتون لە کارەکەی خۆتان بەدەل لە کارەکەی خۆتان تەجروبەتان لە کاریەوان وەرگتووە؟ والله یعنی کاری ئەوان کاری شانۆگەری و ئەوانەیە یعنی نازانم من تەجروبەی ئێمە ئیشی وەکو ئیشی بەنایی وایە ئیشی ئەندازیاری وایە یان ئیشی وەکو نەشتەرگەریە گویا بێ دانیشی بە دیارە وشتەوە بەڵام شانۆگەری ڕاستەوخۆ ئەبێ خوێندنەوەی هەبێ ئەو هەوڵبا لە ڕێی زمانەوانێ لە ڕێی جوڵەوە لە ڕێی جوانەکانی بەسمامەسا بۆ لۆکێشن و دیکۆر و ئۆشتانە هەندێجا پێویستیان بەڵێ بەڵێ هەندێ ئەوانەمان کردووە بەڵێ هەندێ ئیشی دیکۆریشمان کردووە مەسەلا بەڵام ئەوە ناچێتە ئێستا ئەو شتانە هەمووی جیابۆتەوانێ مەسەلا ئەوەی کە کاری بڵێن دیکۆرەکە ئەبێ دیکۆری خوێنگ بێ شارەزایی لە دیکۆرە هەبێ ئەشوایی نابێ نابێ ئێمە مەسا وتوانێت خوا تاقێک یا دارتاشێ بێنە یا ڕسمێک لێ هەڵوازە ئەم شتانە کراوە بەڵام وەکوەوە نێ تۆ بڵێ ئیسفادەی لێ بکەیت و پێشی بخەیت و کارەکە بەرەو هین بڕێ و ئەوانیش ئەو پێویستی بۆ چکە ئەوانیش شانۆگەرەکان شانۆکارەکان ئەو ئیمکانێتیان نەبووە کە مەسەلا دیکۆرێکی زۆر زۆر بە قووەت و جوان دروست بکەن کە بتوانن ئیشەکە چکە خۆی ئیشێکی هینە ئەدەبیە نووسینە ڕاستە پێویستی بە بیرمەند و ئەمانە هەیەکە هونەرمەندی شانۆگار چییەکە ئەمە بە شێوەیەکی جوان بە شێوەیەکی جوان بە شانۆگەری دایە ڕێژێتەوە پیشانی خەڵکەکەیە جا لەبەر ئەوان زیاتر پێویستیان لاینە بە ڕۆشنبیرێکی بڵێن نووسەرە نووسینە و نووسینەکەش ئەگەر تا لای خۆمان بێ باشترە بەس زۆرتر جاران چیرۆکی خۆمانیان بڵاو نەکردەوە لەبەر مەمنوعی و نازانمۆشتانە هاتن نازانم چوزامەم هوەرمەندە ڕژێمەکان ئەچن هینی ڕووسی وەرەگێڕن و بینیەکەن بینەما خۆمان هەزارەها چیرۆکمان هەیە لە ناو ئەوە لە ناو پێشمەرگە مامۆستا لەگەڵ مامۆستا عەبدوڵی حەمەدجوان لە بەرنامەی ڕابردوودا باسی ئەمەم کرد یانی جاران جەنابی موفەتی شانۆییەک بوو هەموو کوردێک حەزی یەکرد بیبینێت باشە بەس ئێستا چەندین دراما هەیە کاری لەسەر دەکرێت کولفەیەکی زۆری مادی بۆ سەرف دەکرێت کەش سەیری ناکات وەکو جەنابیشتان دەڵێن کولفەیەکی زۆری مادی سەرف دەکرێت بۆ با بڵێن کارە دۆبلاژ کراوانەی بیانیەکان کە لە نێوەڕۆکدا دژمنایەتی و دژایەتی گەلی کوردستانەکان ئەمانە دێنین دووبار دەیخێنەوە ناو شاشەکان و نێو ماڵەکانەوە بۆی هاوڵاتیان و خێزانەکان گوێی لێ بگرن سەیریکەن کە کاریگەری نەرێنی و نەگەتیڤ لەسەر کۆمەڵگە و لەسەر خێزانەکان و مناڵەکانمان دروست دەکاتەوە مامۆستا پرسیاری ئەوە بکەم کە شتێک پەیوەندی بە بەڕێستانەوە هەبێ دەتەوێت لە کارەکەت بوەستیت بە هیچ شێوەیەک ینی بۆسموازی لێ بێنە ناتوانم ئێستاش بەردەوامیت ئەگەر بەڵێ بەردەوامیت بەردەوامم بە جۆرەی تەمەن بە جۆرەی هین هەرگیز تەمەن ڕێگری کردووە لە وەستانی کارەکە نا بەس لە تەکنیکە سەرسە تۆ گەنجیش بی کە مەوادن نەبێ وشتن نەبێ هەر عینی وەکو پیرێک وای
وەکوەیەکی هێشتا ساڵ وای تێگەی ئەجا بەسەوەی تۆ تەجروبە زیاکە ئەزمونە زۆرە توێشت زۆر بکەی بەڵام ڕێگری هەیە ڕێگریەکی زۆر زۆر بهین هەیە باشە مامۆستا ترست لە پیری هەیە ناوەڵە ترست نییە ئەمە چۆن ئەم ئیرادە ئەم بڕوا بەخۆبوونە دروست کە نەخۆشەکەم هەست بە هەندێک شتەکە مەجینا کە ساغ بوون هیچ فەرقێکی تەمەەن ناکەمە عنی وازانم هەر وەکو جارانەوە هەنی مناڵ و بیلفعل زۆر شتیشت تیامێنێتەوە هی مناڵی تیامێنێتەوە هەز ناکەی پیر بوو هەربووی نازان پیر بوون تۆ هەستی پێ ناکە بەس لە نەخۆشیە مامۆستا هەندێک جار پێتان وایە پیر بوون بەس شکڵە لە نێوەڕۆکدا هەر کەڵکەڵەی گەنجێتیەکە و تێدایە بڕوا بەخۆبوونەوە تێدایە ئەبێت تیاتا بمێنێ بەنیسبەت بنەوە ئاواهیە یعنی ئەمێنێتەوە تیاتا ئەوە نییە بڵێ وەڵا هەست بە پیرێکم بەس نەخۆشی مامۆستا پیری چییە؟ وەڵی بەعکسەوە بلای من پیری ئەزمونێکی زۆر گەورەیە و یعنی تۆ شتێکی زۆر ئیسفادە لە ینی زۆر شتە بینی گەنجێک نایبینێ هەست دەکەی تێگەی من زۆر شتە نووسم ینی زۆرم پێ سەیرە ینی خەڵک بۆچی لی تێناگا شتەکان لە واقعی خۆیەتی دوایی هەندێک فەیلسوف بەڵێن ئەڵێن نایانەوێت تێبگەن باشە هەر فەیلسوفەکانیش لە ڕوانگەیەکەوە بەو شێوەیە باز لە تەمەن و پیری ئەو شتانە دەکەن کە تۆ دەڵێت دەبێت بە تەجروبەیەکی باشەوە خۆت پیرکەیت بڵێ خۆ پیرکەیت بەڵێ بواتە تێربیت لەو پەیامەی کە هاتە لەو کارەی کە هاتە بۆ نمونەیەکی هونەرمەندە یەکێ شانۆکارە هەر یەکۆ لە ڕوانگە و بابەتە یەکی ئاسنگەرە کاکە یەکێ بەقاڵە هەر یەکۆ لە ڕوانگەی خۆی بتوانێت خۆی تێرکا لە کارەکەی خۆیدا بەم شێوەیە من واستەکەم دەتوانی بڵێن پیرێکی ئاقڵمان بەڵێ زۆر ڕاستە خۆی پیرێکە ئەوەیە یعنی پیرێکە تۆ خۆت وەکو ئینسانە خۆت وەکو سیستەمێ نەبینیوە خۆ دەروەکو مرۆڤێک دێنە بێ و بڕا و پیر بێ و خۆ هەستکەی بە پیری و جیناشتیوان نیە هیچ شتێک ڕێگر نییە کە بڵێ وڵا ئەسڵەن کات ئەسڵەن هەربوونی نییە کات ئەوەیە کە خۆت مێشک هەستی پێکە هەجی نام کاتە کرۆنۆلۆجی کە دروست کراوە سەعات ئەمە کاتێک کە مرۆڤ دروستی کردووە ئەجینا شتێک نییە لە مێشی ئینسانە پێی بڵێ کات مەسا هەندێک جوڵا بینی خۆر و مانگ و سێبەر و بۆچان و نازام چی مامۆستا جوان دەفەرمی جەنابتان کات ئەو کاتە کە تۆ بتوانیت جوانترین کاتەکانی ژیانی خۆت بەڕێکەی تۆمارکەیت وانە و وەکو بەڕێستان دەڵێن ئێستا ئەو کاتە زێڕینانی کە لە ڕابردووی بەڕێستان هەبووە سوود لەو کاتە زێڕینانە وەردەگرنەوە بۆ ئەمڕۆ کە کار لەسەر کارەکەتان بکەن زۆر ڕاستە بێ ئەو شتە ئەو تۆ ئەو شتە زێڕینیانە لە مێشتا بەردەوام هەبێ زیایەکەی تێگەی هەست بەوە نەکەی کە پیر بووی دەکەدا کەسە کرد بە پیر بووی ئەی کوا هونەر کوادایەنان ئەمانە چینێ ئەو کاتە مویمە کە تۆ خۆت هەستی پێەکەی نەک ئەو کاتەی کە مەسابڵا سەعاتەوەنگەیم ساڵی 2026 ئیشەڵا ساڵێکی خۆشە بێ و باشە بێ ئەم شتانە نییە یانی ئەبێ ئەو شتە ئەو کاتە خۆت دروستی کەی لە مێشتی خۆتە ئەو کاتەیە کە خۆت هەستی پێ باشە مامۆستا ڕۆژانێک تۆ لە زانکۆ و وتنەوەی وانەکاندا پەیامت بە فێرخوازەکانی خۆت دەدا لە ئێستادا من پێم باشە پەیامێک بەو گەنجانە بدەیت کە لە دەستپێکی کارکردندان بۆ ئەوەی کە بچنە سەر ڕێچکەیەکی باشی ژیانکردن و دوایین پەیامی بەڕێزیشتان گوێمان لێبێت وڵی من ئەو تەجروبەی کە هەم بووە لە گەنجانە دایمە من کە ئیشم لەگەڵیان ناکردو ئەوە پێیان بووە نەک بە قسە بڵێم کوڕم دانیشەوە کوڕم عاقڵ بۆ کوڕم ئەوە شتیوان نییە یانی بەس تۆ بەکردەوە پیشانیەوەی کە تۆ چەند کەسێکی دڵسۆزە بالفعل هەندێک خوێنکار پێمەڵێ دەڵێ ئەمە ئیسفادەمان لەو خۆشەویستی تۆ کردووە لەو کارکردنەی تۆ کردووە ئەوە گەورەترین پەروەردەیە کە تۆ بۆ ئێمە بەجێهێشت بوو بۆیە ئێمەش حەزەکەین مامۆستاگیان سواسی جەنابتانەکەین هەرێکتان کێشا و بە هیوام ئەمڕۆ توانی بێتمان لە بەرنامەدا شتێک بە بیسەر و بینەرەکە بگەێنین کە بوو بێتە جێ ڕەزامەندی ئەوان و جەنابیشتان بەڕێزن زۆر سپاسانەکەم بەڕاستی وتوێژی جەناب و توێژی جەناب وەکو پرسیار نەبوو ئەچوینە ناو مەوزوعەکە و
ڕۆیشتین لەگەڵ گرنگە بەلاتەوە یاخود نەخێر ئەبێ ڕەوتەکە بگۆڕی نە ئەوە خۆشە تۆ وا لەو بەرامبەرەکەی کە ئەنەوە ئەوەی کە قسە لەگەڵاکە یەکێکەوەکو تۆ بەشێکە لە تۆ شارەزاییەتی هەیە لەگەڵ تۆە ئەوە زۆر زۆر خۆشە هانی ئەو چاو پێکەرە ئەکا کە زیاتر و زیاتر ناخەکانی خۆی دەرببڕێ و خەڵکیش استفادەی لێ من هەمیشە وتومە کەسانی وەکو جەنابتان هەمیشە جێی شانازین وەکو کەسایەتی نیشتیمانیش من هەمیشە ناوی کەسانی وەکو جەنابتان دەیانم چونکە خزمەتتان بە نیشتیمان و گەلەکەی خۆتان و کورد و کوردستان کردووە و من دڵنیام لەسەر دەستی ئێوە ئەو قوتابیانەی کە هاتوونەتە بوارەکەەوە کە لە ئەمڕۆدا ڕۆڵ و پێگەیان هەیە قوتابیەک دەبن دڵسۆز دەبن بۆ خاکی پیرۆزی کوردستان و شتێکیش دەکەن کە بارقورسی دروست نەکا بۆ ئایندەی کوردستان دووبارە سپاسی جەنابتان کە مامۆستاگیان سپاس بۆ بەڕێزیشتان بۆ ستافە جوانەکەتان بژی مامۆستاگیان زۆر زۆر سپاسانەکەم ڕێزداری زۆر سپاس بۆ میوانی بەڕێزم دارە حەمە سەعید وەکو پەیکەر ساز کە لە ئەمڕۆی ئستاتیکاوە لەگەڵم بوو بە هیوام هەمیشە ئێوەش کاتەکانی خۆتان بەخۆشی و بە دڵخۆشی و بە گەشتبینیەوە بەڕێکەن دلمان خەسرەوە بەجێتان دێڵم و خواتان لەگەڵ بێت.